سڵاو بەڕێزانە کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. وەزارەتی بازرگانی پیشەسازی لە تەواوی دنیایەکە لە وەزارەتانی کە بەرپرسە لە نەخشە ڕێژکردنی ئابووری هەر گەلوونەتەوەیەک بەتایبەتی ئەگەر ئێستا مەسەری کابینی نوێمی حکوومەتی هێرێم بکەن لە ئاستەجاجیەکان بواری ژێرخانی پیشەسازی بژانەوەی بەرهەمی ناوخۆیی و گرنگیدان بە سەرپێخستنەوەی کارگەلە کارکەوتوەکان هەموو ئەمانە بەشکن لە هێڵگشتەکانی کارنامەی کابینەی نوێیەم. پرسیارەکە بە دیاریکراوی ئەوەیە کە لە ماوەی 2 ساڵی ڕابردووی حکوومەتی هێرێم ئەم وەزارەتە چی کردووە بەتایبەتی ئەوەی کە ئێستا بابەتی وەزارەتی بازرگانی پیشەسازی کار و چالاکیەکانی تەنها لە بابەتی ئاماژە پێدراوە ئابوووریەکان بۆ داهاتوو ئایندە نەماوەتەوە بەڵکو خۆی بە فعلی ڕۆڵی هەیە لە پێشخستنی کەرتی ئابووری لە وڵاتەکەدا و لەوەش زیاتر ڕۆڵی هەیە لە بابەتی سەرچاوی داهات لە زۆربەی وڵاتانی دیکە. کۆمەڵێک بابەتی دیکەی تایبەت بە هەناردە و هاوردە لە نێوان وڵاتان و ئاستی قەباری بازرگانی کە ئێمە لەگەڵ وڵاتانی دیکەدا چییە و بەرنامەی حکوومەت چییە بۆ ئەوەی کە بابەتی پیشەسازی بکرێ بە بابەتێکی سەرەکی لە پاڵ داهاتەکانی دیکەی حکوومەت. بەرنامەکە بە شێوەیەک دانراوە کە خزمەتمە قەزیە بکات. هەموو ئەمانە بە خۆشحاڵیەوە لەگەڵ بەڕێز کاک فەتحی محەممەد ڕاوێژکاری پێشکەوتوو لە وەزارەتی بازرگانی پیشەسازی حکوومەتی هەرێم تاوتێ دەکەم. کاک فەتحی سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس. ئەگەر پرسیارەکە بە شێوەیەکی کورت و پخت ئاوا بیکەم، وەزارەتی بازرگانی لە چوارچەوەی سیاسەتی ئابووریە بەرپرسە لە چی؟ بەڵێ وەزارەتی بازرگانی پیشەسازی لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە لە دوو کەرتی زۆر گرنگ کە لە ئابووریدا بازرگانی پیشەسازیە تەواوکەری یەکترن. بەرپرسیارەتی وەزارەت لە کەرتی پیشەسازی و لە کەرتی بازرگانی ئەوەیە کە ئابووری کوردستان ئاماژەی نوێ تۆمار بکە ڕێژەکان بەرز بێتەوە بۆ ئەوەی دەرفەتی کار زیاتر بێ لەلایەکی تریش دەواازەی نوێ بەرامبەر وڵاتانی دەرەوە بکرێتەوە بۆ ئالوگۆڕی بازرگانی و کەلوپەلی هاوردەکراو بۆ نەهرێمی کوردستان لەسەر ئاستی بەرز و کوڵەتی بەرز. لە هەمان کاتدا سیاسەتی وەزارەت لەوەیە کە پیشەسازی ژینگەیەکی لەباری بۆ دروست بکرێ بۆ ئەوەی ساڵ دوای ساڵ کەلوپەل کەمتر هاوردە بکرێ بۆ نەهرێمی کوردستان. باشە بۆ ئەوەی ئەو ژینگە پیشەسازە ببێتە مای ئەوەی کە لەمە دووە گشت کەلوپەلێک خۆبژێویەک دروست بێ لە سیاسەتی ئابووری لە هەرێمی کوردستان. ئەوەی کە لە ماوەی 2 ساڵی ڕابردووی کابینی نوێمی حکوومەت کراوە وەزارەتی بازرگانی لە چوارچەوەی کارنامەی خۆی کردوێتی کە جێگەی ئاماژە بێت بۆ پێشخستنی کەرتی پیشەسازی لە وڵاتە بە دیاریکراوی کامە بووە. کاک فەتحی دەتوانین ئەو پرسیارەی بەڕێستان لە دوو تەوەردا خۆی دەبینێت و یەکەم ماوەی ڕابردوو چی کراوە پێخشانەوە و دووبارە پێداچوونەوە بەو کەرتە کراوە بۆ ئەوەی ئەو کارگانە یەکەمیان کە ڕاوەستاون گیر و گرفتیان هەیە لە ئەنجامدانی بەرهەمهێنان دووبارە پێخشانەوە بێ بکرێت بۆچی وایە یارمەتی بدرێ. لەلایەش تەوەری دووەم ئەوەیە کە استراتیجیەتێک پلان ڕێژی بۆ بکرێ وەکو نەخشە ڕێگایەک بۆ ئەو ساڵ و ساڵی داهاتوو 5 ساڵی داهاتوو لە نێوان دوو ئەوە بۆ ڕوئیای حکوومەتی هەرێمی کوردستان لە کە پێی دەڵێن 2030 واتە ئێمە هەتاکو 2030 کەرتی پیشەسازی تەوەقوعات و پێشبینی هەرێمی کوردستان لە چه ئاستێکدا ئێمە بۆ نمونە ئێستا حالی حاضر لە دوو بڕگەی زۆر گرنگ لە چیمەنتۆ و لە ئاسن زۆرێک لە خۆبژێویمان دروست کردووە. بۆچی ئێمە هەتاکو 2030 نەتوانین خۆبژێوی لە گشت بڕگەکانی تر لە خۆراک لە کەلوپەلی ناوماڵ لە جلوبەرێک تاکو دوایی دەتوانین ئەوەی بکەین. کاک فەتحی ئەوە پرسیارە بۆ من ئەم بابەتی خۆبژێویە تەنها لە چوارچێوەی ئەوەیە کە ئێمە توانیمانە بۆ منە ئاستی قەبارەی داهاتی وەزارەت بەرز بکەینەوە یاخود بەرزکردنەوەکە بە شێوەیەکە کە ڕۆڵی شەیە لە زیادبوونی داهاتی حکوومەت ینی ئاستی خۆبژێوی تێپەڕاندووە ئەم بابەتە هەروەکو ئاماژەم پێکرد تەواوکەری یەکترن. چەندین وڵاتانی جیان هەنا ڕێژەی ئابووریان زۆر بەرزە ڕۆژانەوەی ئابووریان هەیە وەکو میرنشینی دوبەی بۆ نمونە هیچی نییە بەڵام بازرگانی هەیە. لە هەمان کات هەرێمی کوردستان فاکتەری ئیجابی هەیە بۆ ئەوەی پیشەسازی ببێتە تەواوکەری بازرگانی. ئەو ڕێگریانەی کە لە ماوەی ڕابردوو هەبووە لەم بابەتەدا ئێستا دەتوانین بڵین کە ئەم ڕێگریانە کەم کراوەتەوە یاخود نەماون بۆ ئەوەی کە فعلەن کاتی پیشەسازی بکرێ بە
کەرتێکی گرنگ و بەرچاو لە ئابووری هەرێمدا؟ ڕێگری ناتوانین بڵێن ڕێگری کراوە بەڵام چاو پێخشانەوە کراوە بە ڕێنمایەکان بۆ نمونە لە کەرتی باج و گومرگ باشە بۆ نمونە گومرگ ئێستا حالی حاضر هەمان ڕێنمایی حکوومەتی عێراقی جێبەجێ دەکەین جۆرێک لە لەگەیشتن هەیە لەگە حکوومەتی فیدرالی لە بواری باج چاوپێخشانەوە کراوە سەر لە نوێ بۆ ئەو بەرەبوومانی ناو هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێن هەروەها ئەو چالەکی ئابوووریانەی ناو هەرێمی کوردستاندا هەیە لە هەمان کات قەبارەی بازرگانی ئێمە ئەگەر بینەوە سەر بازرگانی باشە ڕێژەکان زیاتر بووە لەو 2 ساڵی کابینەوەی حکوومەتی هەرێم بە ڕێژەیە کە جێگای سەرنجە ئەوەشمانەی ئەوەیە کەرتی بازرگانەکان کۆمپانیاکان توانایان بەرزتر بووە بەڵام لەو کاتانەدا سەرنجی حکوومەت و هەروەها پلانەکەی حکوومەت لەوەیە کە ئەو کەرتی بازرگانی نەبێتە مای ئەوەی ڕێگری لە پیشەسازی بکرێ و خەڵک هەر کەلوپەلی هاوردە بکاو لە ناو هەرێمی کوردستان ئەوە ڕێک ئەوە پرسیارە بۆ منە ئەوەی کە بابەتی هاوردەکە زیاد بووە ئەم زیاد بوونە تەنها بۆ ئەو بووە کە ئێمە بۆ منە بازارەکانی ئمە بێ بە ناوەندێکی گەورە بۆ ساکنەوەی بەرەمی وڵاتان یاخود لە پەنای ئەمە هاوشانی ئەمەش ئەوەی کە هێنراوە توانراوە بگۆڕێ بۆ سەرچاوی پیشەسازی وەکو بناغەیەک بناغەدار ڕێژەی پیشەسازی بێت یعنی بۆ نمونە سوودی زیادبوونی هاوردە و هەنادە لە نێوان ئێمە وڵاتان بۆچی بوارێکە زیاتر بەداخەوە لە 1970 چالاکی بازرگانی هاوردەیە باشە هەناردەمان زۆر کەمە بەڵام ئەو سیاسەتەی پیشەسازی ئەو کارنامەی حکوومەت لەوەدایە کە ئەو ڕێژەیە جۆرێک هاوسەنجی هەبێت لە نێوان هاوردن و هەناردن ساڵانی ڕابردوو چەند هەوڵێکی گرنگ هەبووە کە ئێمە چەند کەلوپەلی ناوخۆ بۆ دەرەوەی هەرێمی کوردستان ڕەوانە بکەین بەڵام بۆ کەلوپەلی هاوردا هەروەکو ئاماژەم پێکرد چاو پێخشانەوە لە ڕێنمایەکان لە کوالتی کۆنتترۆل هەروەها بەداخەوە وڵاتانی دەوروبەر جۆرێک لە سیاسەتی ئیغراق دژی هەرێمی کوردستان و عێراق بەکاردێنن بازارەکان پڕ دەکەن لە کەلوپەلی نزم ئاست نزم ئەوەش وا دەکە کە خەڵک بە چاوێکی نزم تەمەشای کەلوپەلی هاوردەی چەند وڵاتێک بکە ئێمە لەو کاتانەدا پێویستە بەپێی ئەو پلانێک کە هیتمان زیاتر بازار بازارەکە وای لێبێت کە کەلوپەلی دروست و شیاو کە بەکار بێ بۆ بەکارهێنانی مرۆڤ لە بازارەکاندا وجودی هەبێ لە هەمان کات قەدەغەکردنی ئەو کەلوپەلە ئاست نزمانە کە بێنە ناو هەرێمی کوردستان باشە ئاست و کاڵێتی و بەرەمانی کە لە هەرێمە ڕەوانەی وڵاتانی دیکە دەکرێت چۆنە یعنی بۆ نمونە لە ئاستێکدایە کە جێی مقنعی ئەو وڵاتانە بێت یعنی توانیوێتی کە بڕکێکی باشی بەرهەمی دەرەکی بکات یاخود ئەمە تەنها بابەتی هەناردەوێکی دیکە جێگای ئاماژەیە لەو 2 ساڵە چەند کارگەیەکی مامناوەند ئەنجام دروست کرا لە هەرێمی کوردستان وەکو کارگەی دروستکردنی ماست و پەنیری و شیرەمەنی لەلایەن کۆمپانیای دانۆنی فڕەنسی بە هاوکاری مەڕاعی و سعودی ئەو کەلوپەلانە بڕێکی ئەو کەلوپەلانەی لە ناو هەرێمی کوردستان ئێستا لە شیرەمەنی دروست دەکرێت ڕەوانەی دەروی وڵات دەکرێت باشە ئەوە جێگای ئاماژێ و جێگای سەرنجە شتێکی زۆر باشە کەواتە دەتوانین بڵێن هاوکێشەکە بە جۆرێک جۆرەکان پێچوانە بۆتەوە هەوڵ دەدەین هاوکێشەکە پێچوانە بێتەوە لە ئایندەیەکی نزیکدا لە هەمان کاتدا چەند بڕگەیەک کە ئاماژەم پێکرد وەکو چیمەنتۆ و ئاسن حالی حاضر بۆ دەرەوەی وڵات دەڕوە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان دەڕوە لە ماوەی ڕابردوو وەزیری پیشەسازی عێراقی ئاماژەی بەوە کرد کە هەرێمی کوردستان گەیشتوتە ئاستی خۆبژێوی لە ئاسن و لە چیمەنتۆ لە بەشەکانی تری عێراق ئێستا ئەو چیمەنتۆ لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت کوالەتێکی زۆر بەرزە منافیسی کوالەتی تورکی و ئێرانیە ئەوەش هەنگاوێکی زۆر گرنگ و دڵخۆشکەرە باشە کەواتە زیادبوونی بەرهەمی ناوخۆیی لە بابەتی چیمەنتۆ بابەتی ئاسن ئەوەی کە موادەکانی بیناسازی وا دەکات نرخەکەیشی لەگەڵیدا دابەزێ بۆ نمونە زۆرجار هەڵاتی گلەی ئەوە دەکات ئێمە خاوەنی معمەلی
بەرهەمهێنانی چیمەنتوێنی ئاسنین هەموو ئەو موادانەی کە پێویستە بۆ بینایەکی پیشەسازی بیناسازی لە هەرێم بەرهەم دێنێت بەڵام نرخەکەی دانابەزێت هۆکاری ئەمە چییە کاک فەتحی؟ بینەوە سەر بابەتی ئابووری باشە چەمکە ئابووریەکان زاراوەکان ئێستا لە هەموو جیهان لەسەر یەک ئاست مامەلێرگە دەکرێت بۆرسی نێودەوڵەتی هەیە بۆرسی جیهانی هەیە نرخی ئاسن نرخی چیمەنتۆ هەروە کەلوپەلی خۆراکیش برنج و ئارد و کەلوپەلی تر ئەو بۆرسە نێودەوڵەتیانە حکومی سەر نرخەکان دەکا لە ناوی هەرێمی کوردستان لە ناو عێراق بەو دوایانە زۆرێک لە بەرزبوونەوە هەبوو لە نرخەکان ئەوە دەگەڕێتەوە بۆ زیادبوونی نرخی گواستنەوە هەروها لە نێو بۆرسەکانی نێودەوڵەتی نرخەکان بەرز بووتەوە بە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ کاریگەری دەبێت لەسەر بازار ڕەنگە بەرزبوونی نرخی دۆلاریشێکی دیکە بێت لە هۆکارەکان ئەوە ژێک لە هۆکارەکانە باشە دۆخی ئێستای هەرێمی کوردستان کە وەکو ڕاوێژکار لە وەزارەتی بازرگانی کارەکەن حتمما ئاگاتان لە ورد و درشتی بابەتی پیشەسازی بازرگانیە دۆخی ئێستای هەرێم ژینگەکەی پێویستی بە چی جۆرێک لە پیشەسازی هەیە کاک فەتحی؟ لەو دوو ساڵێک کابینی نوێی حکوومەتی هەرێم زۆر بەسڕێ چوونە ناو بابەتی شارە پیشەسازیەکە بە هەماهەنگی لەگەر دەستەی وەبەرهێنان ئێمە 11 ناوچەی پیشەسازی لە ئارادایە بۆ ئەوەی کۆمپانیا نێودەوڵەتیەکان کە خاوەن ئەزمونن بێن داواکاری پێشکەشکەن بۆ ئەوەی ئەو پرۆژانە جێبەجێ بکەن ئێمە وا تێڕوانینێک بۆ ئەو کارتە ئەوە ئەگەر هاتوو ئەو ناوچە پیشەسازیان لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێ کەرتی پیشەسازی بەڕادەیەکی زۆر گۆڕانکاری بەخۆ دەبینێت بەڕادەیەکی زۆر بڕگەی ئەمە بۆتە خۆبژێوی دروست دەبێت ڕوون ئەمە بۆتە پرۆژە یان مەر فکرەیە جارێ بەڵێ پرۆژەیە ئێستا ئەو شوێنانی کە دەستنیشان کراوە لەگەڵ شارەوانیەکان لە گفتوگۆ و لە کۆبوونەوە شوێنەکان دەستنیشان کراوە هەروەها ئێستا لە کۆڕ و کۆبوونەوەکان دەستەوە بەرهێنان وەزارەتی پیشەسازی بازرگانی داوای کۆمپانیا بیانیەکان دەکەن بۆ ئەوەی بێنە ناو هەرێمی کوردستان ئێمە لە وەزارەت بەپێی ئەو پەیوەندیانی کە هیچمان لە وەزارەت چەند پەیوەندیمان لەگەڵ ئەنجام درراوە کە پرسیاری ئەوە دەکەن ئایا ڕێنماییەکان چۆنە لە هەرێمی کوردستان ئایا باج و بوجە و گومرگ و چالاکی باز وڵا هەرەکەم بە پرسیارێکی دیاریکراوە کاک فەتحیەوە بۆ نمە زۆر جاگلەی ئەوە دەکرێت کە ئەو ڕێنمای مەرجانەی کە بۆ پێدانی کارگەیەک بۆ کردنەوەی ناوچەیەکی پیشەسازی کە بە هاوڵاتیەک دەدرێت قورسە ئاسان نییە بۆیە هاوڵاتیان ناتوانن یعنی دەست بۆم بابەتە بەرن ئەو ڕێنمانی کە بۆ بەرهێنەرێکی بیانی بەردەستە هەمان ڕێنماییکە بۆ بەرهێنەرێکی ناوخۆی هەیە یان جیاوازی هەیە کاک فەتحی ئەمە لە دوو هەفتەی ڕابردوو کۆڕبەندێکی پیشەسازی لە وەزارەت بە سەرپەرشتی وەزارەت ئەنجام درا لەوێ بە حزوری بەڕێز سەرۆکی دەستەی وەبەرهێنان باس دەوە کرا مامەڵەکردن لەگەر ئەو کەرتە و لەگەر عمومی چالاکی ئابووری یەک پەنجەرە بێ واتە هەروەکو وڵاتە پێشکەوتووەکان گەشە سندوەکان ئەگەر هاتو کۆمپانیایە خاوەن سەرمایەک پرۆژەیەک پێشکەش دەکا لە یەک شوێن و لە یەک ژوور ئیشەکەی بجۆ بەجێ بکرێت نەک لەلای ئێمە ڕێگەی پێ بدرێت بچتە وەزارەتی کشت و کاڵ ڕێگری لێوە بکرێت یاخود لە شارەوانیەکان ڕێنماییەکان بە شێوازێکی تر بێ واتە ئێستا خۆشبەختانە کار لە بۆ ئەوە دەکرێت کە تەواوکردنی مامەلە پیشەسازیەکان و جێبەجێکردنی دامەزرانی کۆمپانیەکان بە هەموو کەرتەکانەوە لە یەک شوێن بێت و لە یەک ژوور بێت و هەروەکو پێی دەڵێن one stop window واتە لە یەک پەنجەرە ئیشەکە جێبەجێ بکرێت باشە هەرێمی کوردستان توانای بەشەری و مرۆیی ئێمە لە ئاستێکدایە کە بەتەنها بتوانێت خۆی ژێرخانێکی بتەوی پیشەسازی لە وڵاتەدا بنێ یاخود بۆ ئەمە پێویستیان بە ئەزمموی وڵاتانی دیکە هەیە و ئەوان چۆن دەتوانن هاوکار بن ئێستا هیچ شێڵێکی هاوبەشێ لە نێوان ئێوە و وڵاتە پیشەسازی گەورەکانی جیهان چووکم ڕۆژانە مانگانە ئێوە وەفدان دەچێت لە دەرەوە دێتەوە توانیتوانێت ینی بۆ نمونە ئەم وەفدانە بە سەلیقۆلیاتوی زیاترەوە بێنەوە بگەڕێنەوە بۆ ئێرە کەرتی پیشەسازی
هەر ساڵێک یاخود هەر مانگە یا ڕۆژێک جۆرێک لە تەکنۆلۆژیای نوێ بەکاردێنن مامەڵەکردن لەگەر ئامێر و لەگەر دیجیتال و ئەلکترۆنیات بەداخەوە هەرێمی کوردستان تاکو ئێستا هەژارە لەو بوارە لەبەرەوە پێویستیمان بە ئەزمموی وڵاتە بیانیەکانە ئەزمموی کۆمپانیا گەورەکانی جیهانە بۆ هاتن بۆ ئەوەی کە کارگەکانی هەرێمی کوردستان هەمان شێواز بە هەمان ئاستی مامەڵەکردن ئەو شێوازە نوێی جیهانگەرایی جێبەجێ بکەن بەڵێ هەوڵ هەبووە شاندەکان کە دێنە هەرێمی کوردستان ئێمە داوایان لێ دەکەین بەڵام هەندێک حالەت هەیە کە جێگای ئاماژەیە بۆ نمونە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وای کردووە کە وڵاتەکان جۆرێک لە دوودڵی و دواخستن لە شاندەکانیان بۆ وای کردووە کە ئێمە لەو 2 ساڵەدا ڕاستە گشت چالاکیەکان بەرەو باز لە هەمان کاتدا بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و هەروەها قەیرانی ئابووری جۆرێک ڕێگری کردووە لە هاتنی ئەو کۆمپانیانە بەڵام ئەوە ماوەیە کە خۆشبەختانە کە هەروەکو تێبینیمان کردووە ئەو تەگەرانە کەمتر بووەتەوە ئاسانتر بووە گەشتکردن ئاسانتر بووە لەبەر ئەوە ئێستەمە لە پەیوەندی داین لەگە چەندین لایەن بۆ ئەوەی جۆرێک هەماهەنگی هەبێت ئەو وڵاتانەی کە ڕۆڵیان لە نەخشە ڕێژکردنی کەرتی پیشەسازی بازرگانی لە هەرێمی کوردستاندا هێزیاتەکان وڵاتانەیە کاک فەتحی دەتوانین بڵێن وڵاتانی دەوروبەر هەروەها وڵاتانی ئەوروپا ئەوان جۆرێک لە احتمامیان هەیە جۆرێک لە ویستی ئەوەیان هەیە کە لەگەر هەرێمی کوردستان مامەڵە بکەن بەڵام ڕێگریەکی بچووکەیە ئەویش پێی دەڵێن حکوومەتی عێراقی هەندێک کۆمپانیا نێودەوڵەتیەکانی جیهانی تەمەشای عێراق دەکەن تەمەشای کوردستان دەکەن وەکو بەشێک لە عێراق بۆ نمونە معاملەی بانکی و سیستەمی بانکی و سیستەمی سیاسەتی دەرەوەی دەرەچی دەگەڕێتەوە حکوومەتی مرکز حکوومەتی بەغدا لەبەر ئەوە کۆمپانیاکان هەتاکو دڵنیانە بن لە 100% دڵنیانە بن بڕیاری ئەوە نادەن کە بێنە هەرێمی کوردستان لەبەر ئەوەی داوای ئەوەی دەکەن کە زەماناتی بانکی حکوومەتی عێراقی ئایا دەدا بەداخەوە حکوومەتی عێراقی زەماناتی بانکی نادا بەڵام هەندێک کۆمپانیای تر کە وەکو وەبەرهێنەر وەبەرهێنان ئەوان ئەو کۆمپانیانە ئەو جۆرە گرفتانیان وڵا کاک فەتحی من مەبەستم بوو لەسەر بابەتی سیستمی بانکی پرسیارکەم بەڵام وەڵامەکەت دایەوە خۆت بۆ تا ئێستا ئێمە خاوەنی ئەم سیستەمە نین یعنی ئەوەندە قورسە ببین بە خاوەنی ئەم سیستەمە ئێستا ڕەنگە بۆ نمونە زۆربەی وەبەرهێنەران سەرمایەدارانی ئەوروپا لەبەر ئەوەی کە ئێمە زمانێکی داراییمان نییە بۆ ئەوان نەتوان سەرمایەکانیان وەگەڕ بخەن هیچ پرۆژەیەک هیچ ڕوئیەکەیە بۆ ئەوەی کە ئێمە ببین بە خاوەنێکی سیستمی بانکی کە نەبین هۆکارەکە چی بووە بەداخەوە بە پێی دەستوری عێراقی ئەو مافانەیە حکوومەتی هەرێم هەیەی مافی ئەوەی نییە سیاسەتی دارایی بۆ خۆی دابڕێژێ سیاسەتی نەختینەی نییە ئەو مافەی نییە بە پێی دەستور لەبەر ئەوەی گشت بڕگەکانی سیاسەتی دارایی و گورجی و دەواازەکان بەداخەوە دەگەڕێتەوە حکوومەتی مرکز لەبەر ئەوەش هەروەکو باسم کرد کە جۆرە ڕێگری لە کۆمپانیای گەورەکان جیهان دەکا کە بێنە ناو عێراق یان بێنە ناو هەرێمی کوردستان لەبەر ئەوەی داوای سیستەمی بانکی دەکەن داوای جۆرێک لە شەفافیەت و جۆرێک لە مامەڵە نێودەوڵەتیەکان کە لە ئاستێکی بەرزدا لە عێراقدا بە تایبەتی ئەو جۆرە مامەڵە نییە عێراق ئامادەی ئەم هاوکاریەکە بۆ بەرهێنەرێکی بکە ئەگەر بیەوێت بابەتێکی سەرمایە گوزاری لە هەرێم پێشەش بکات یعنی بەدەمەواتنی حکوومەتی عێراق و لایەنە پەیوەندیدارەکان بۆم بابەتەکەڵ حکوومەتی عێراق چۆنە خۆ ئەگەر دەستوری یاسا و دەقە یاسایەکان بکەیمە پێوەەر دەبێ ئەوان یعنی بەپێ ئەو حەجمەی کە هەرێم هەیەتی پابند بێ بم بابەتەوە هەمانگەکە لە ئاستێکدا کە جێتمەحیەوە بێت بەداخەوە لە ماوەی ڕابردوو چەندین بانکی نێودەوڵەتی بۆ نمونە سیتی بانک ئەمریکی بۆ نمونە بانقەکانی ئەڵمانی ویستی ئەوانە بێنە هەرێمی کوردستان لقەکانیان بکەنەوە بەڵام بەپێی دەستوری عێراقی بەپێی سیاسەتی عێراقی دەڵێ دەبێت لە بەغدا لقە سەرچەکەی بکەیەوە پاشان بچی هەرێمی کوردستان ئەوانش بۆ ئەو بڕیارە پاشەکەس دەبنەوە دەڵێ ئێمە ناوانێت بچینە بەشەکانی تری عێراق تەنیا هەرێمی کوردستان ئەوە یەکێک لە ڕێگریەکان باشە کەواتە بیرتان لەوە نەکردێتەوە کە ڕێگە چارەیەکی یاسایی و ئابووری و دارایی بۆم بابەتە بدۆزنەوە خۆ ناکری ئەوە بە دیاریوە دابنیشین کاک فەتحی
هەوڵ درراوە بەڵام تا ڕادەیەکی بچووک زۆرێک لە سەرکەوتن و نەزاحەت هەبووە بۆ نمونە ئەو بانقانە بریکاری خۆیان لە ناو هەرێمی کوردستان دەستنیشان بکەن ئەو بریکارانە هەمان ڕۆڵ بجێڕن لە ئەگەر هاتوو لە قەکانیان لە هەرێمی کوردستان بکەنەوە بەڵام ئەوەش جۆرێک لە دواکەوتن و لە جۆرێک لە پرۆسەیەکی دوور و درێژی دارایی دووچاریان دەبێتەوە. من پرسیارێکی زۆرم واتەوە سەر بابەتی ئاردی ئەو ئاردێکە هاوردە دەکرێت وەکو خۆراکێکی ڕۆژانەی هاوڵاتیان بەکار دەهێنرێت وەکو پێداویستێکی سەرەکی بۆتان ساغ بۆتەوە کە ئەو ئاردەی کە لە وڵاتانی تورکیا وڵاتانی دیکۆ دێتە هەرێم هیچ کێشەیەکی نییە دەوتێت مادەی کیمیایی تێکەڵ بەم ئاردە کراوە بە داداچوونەکانی ئێوە دەری خستووە کە فعلەن ئەم بابەتەوە یاخود چۆن ئەم بابەتە؟ بەڵێ وەزارەتی بازرگانی پیشسازی بە تەواوی بە هەمانجی لەگەر لایانی پەیوەندیدار کواڵیتی کۆنتڕۆڵ وەزارەتی پلاندانان وەزارەتی دارایی بە دوواداچوونی کردووە و بەردەوامیش لە بە دوواداچوون لەوانەیە لە ماوەی نزیک چەند کۆبنەوەی گرنگ ئەنجام بدرێت بۆ ئەوەی پردووا بڕیار بدرێت لەسەر ئەو ئاردەی کە دێتە ناو هەرێمی کوردستان ئایا ئەو ئاردە وڵاتی منشە لە چ وڵاتێکەوە دێت چ مادەیەکی لەگەڵ تێکەڵ کراوە ئایا شیاوە بۆ بەکارهێنانی مرۆڤ گشت ئەمانە لەو کۆبنەوانە بە دەردەکەوێ و هەروەها لە کواڵیتی کۆنتڕۆل کە لە دەواازەکاندا لقیان هەیە و پشکنین دەکەن ئەو پشکینانە هەندێکیان زۆریاننا بە شێوەیەکی کەم جۆرێک لەو بابەتە دیتراوە لە دوای پشکنینەکە بەڵام بە شێوەیەکی گشتی نەبووە بەڵام بە دوواداچوونی بۆ دەکرێ و هەروها بڕیاری دوایی جیهازی مختبەری ئێمەونە پێشکەوتووە کە 100% سلمێنەکەم ئاردێکی شیاوە بۆ بەکارهێنان یاخودنا علی ئەمە ڕوون بۆتەوە بۆ ئێوە؟ بەڵێ جیهازەکان زۆر پێویستیان بە شتێکی زۆر ئالۆز نییە باشە هەر لە مختبەرێک لە دەواازەکان دەتوانن ئەوەی ئاشکرا بکەن ئەگەر دەرکەوت ئەم ئاردە مادەی کیمیایی تێدایە ئاسایشی خۆراکی ئێمە لە ئاستێکدایە بتوانێت بە بێگەڕانەوە بۆ هاودەکردنی ئارد لە دەرەوە ئەم پێداویستی دانیشتوان پڕکاتەوە کاک فەتحی ئاماژەت بە ئاسایش خۆراک کرد ئێمە لە ناو هەرێمی کوردستان پلانێکی توخمەی ئاسایش خۆراکمان هەیە باشە لەبەر ئەوەی ئێمە کە دەڵێن سایلۆ زیاتر دروست بکەین لەبەر ئەوەی کە دەڵێن ئەمبارکردنی دانەوێلەمان ڕێژەکەی بەرزتر بێت تاکو ئێستا خۆشببختانە 670,000 تەن توانای هەڵگرتنمان هەیە لەبەر ئەوەی ئێمە دەڵێن ساڵانە پرۆژەی نوێ دروست بکرێت بۆ بانکەر و سایلۆی نوێ تاکو ئێمە ئەو ئاردوو ئەو گەنمەی کە هاوردە دەکرێت قەدەغی لێ بکرێتن و بەکارهێنانی ناوخۆ پڕ بکاتەوە بەو بەرهەمەی کە ئێمە هەیتمان ئەو گەرمەی کە لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت ئاستی کواڵێتەکەی بە شێوەیەکە کە ئەگەر بەکار بهێنرێتەوە بۆ ئارد ینی زۆر جا باسی ئەوە دەکرێت کە ئەو ئاردەی کە لەم گەرمە بەرهەم دەهێنرێت ینی بۆ نانکردن باش نییە ینی هەر بە زمانە عامەکە نانی لێ نایەت ڕێوشێنەکان وادانراوە ئەگەر خەلەی لە گرفتێک لەم بارەدا هەبێت ینی ئاستی کواڵەتی ئەم ئاردە بەرزکرێتەوە بەڕاستی ساڵانی ڕابردوو باشە 100 ساڵ هەر لە کوردستان کشتتوکان ئەنجام دەدرا خەڵک هەر ئەو ئاردەی دەکرد ئەو گەرمەی دەکردە ئارد و دەیبردە ئاشەکان و بەکاری دەهێنا و چەندین جۆری نانی لێ دروست دەکرد بۆچی ئەو کاتی شیاو بوو ئێستا شیاو نییە ئەوە جۆرێک لە غرورە ئەو فڕنی سەمون و ئەو جۆرە ئامێرانی کە بەکاردێ پێویست داوای ئەوە دەکەن کە ئاردی بیانی و ئاردی هاوردەکرا بەکاربێنن بۆ ئەوەی سپیتر بێ جوانتر بێ ئیشی خۆشکردن ئیشی خۆشتر بێ لەبەرەوەی ئەو گەرمەی ناوەرێمی کوردستان توندە بەڵام کوالەتی بەرزە هیوادارین ئەگەر هات و کەش و هەوا گۆڕانکاری بەسەردانێت ڕێژەی بارانباری لە هەرێمی کوردستان لەو ئاستە بێ کشتتوکاڵمان بەرە و پێشتر بڕوە ئێمە نیازمان وایە هەروەکو پلانی وەزارەتی کشتتوکاڵ وەزارەت بەرهەمی گەنم بگاتە 1 ملیۆن تان ساڵانە ئەگەر بگاتە 1 ملیۆن تان ئێمە بەپێ ئەو پلانەوەیتمە لە ئاسایشی خۆراک بتوانین 1 ملیۆن تان
ئەمبارکردنی دانەوەڵەمان هەبێ واتە پێویستمان بە ئاردی هاوردەکراو نابێت لەو ئەو کاتە لێشمان زیاد دەبێت گەڕوا بێ لێشمان زیاد دەبێت دەتوانین بۆ بەشەکانی تر عێراق وەک دوایین پرسیار لە مایە خولەکە وەڵامەکەم دەوێت گەشتبینی بە ئایندەی پیشەسازی بازرگانی وڵاتە بەڵێ گەشت بینم لەبەر ئەوەی سێ فاکتەری زۆر گرنگکە کە ئێمە هەیتمان هەرێمی کوردستان باشە مرۆیی توانای مرۆیی کاپسیتی بڵدینگ دووەم وڵاتێکی دەوڵەمەندین بە خاکەکەمان چەندین کانزای تێدایە سێەم ئیرادە و پلانی حکوومەت کە لەوەدایە ئێمە هاوردە و هەناردا هاوسەنجی هەبێت بەڵکو زیاتر بێت زۆر سپاس بکەین نەک زیاتر بۆ کاک فەتحی محەممەد ڕاوێژکاری پێشکەوتوو لە وەزارەتی بازرگانی پیشەسازی حکوومەتی ئێرەم سپاس بۆ ئەم دەرفەتەوە بەخێر بێت بۆ سلێمانیش زۆر سپاسی بەڕێستان دەکەم مەمنون دووبارە بەخێر بێت سپاس مینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکە بەرنامێکی دیکە با هیوای تەندروستێکی باش و پابند بوون بە ڕێنمایە تەندروستیەکان